پێغەمبەری خوا صلی الله عليه وسلم دەفەرمێ اجتمعوا على طعامكم کاکە تاک نان مەخۆن هەر کەسە 5 دقه ئەم دەڕوا و ئەم جاو دێتە سەر سفرە ئەو دەڕوا و ئەم جاو دێتە سەر مێزی ناخواردن نە لە یەک کاتە بە یەک کۆمەڵ بە یەک خێزانی هەمووتان وەرنە سەر مێزی نانخواردنەکە وەرنە سەر سفرە و سینی خواردنەکە هەمووتان کۆ ببنەوە لەسەر خواردنەکە إن الشيطان مع الواحد وهو من الاثنين أبعد إنسان ئەگەر بە تەنها بوو شەیطان زۆر لێ نزیکە ئەگە بوون بە دوو کەس شەیطان دوورترە لێت ئەگە بوون بە سێ زیاتر دوور دەکەوێتەوە کەواتە بەرەکەت کاتێک نەما لەسەر سفرە و ماڵەکانمان کە بە کۆمەڵدا نەدەنیشتین لەسەری بەرەکەت کاتێک لە دەرس و دەورەکانماندانەما هەر کەسە خۆی بە شتێک زانی و مزگەوتەکانمان جیا کردەوە هەر کەسە ڕووی لەلایەک بوو ئەو ئیجتەماع و کۆمەڵکاریە نەبوو بەداخەوە شەیطان کاتێک پێمان دەوێرێ و زەفەرمان پێدەبا کە بە تەنها دەکەوینەوە کە پشتمان لە مسلمانانی هاوبیر و باوەڕ و خوشک و برای خۆمانە بەڵام بزانن جیاوازی ڕاو بۆ چوون لە مەسەلە فیقهیەکاندا نابێ ببێتە مایەی تەفرەقە و دووبەرەچیمان کە خوا دەفەرمێ وەعتەسیموا بحەبل الله جەمیعا هەندێک تێگەیشتن هەیە بۆ هەندێک دەقی قورئان و فەرموودە و ڕێبازی پێغەمبەر صلی الله عليه وسلم ئەگەر خلافیشمان هەبێت تێیاندا نابێت کار بکاتە سەر برایەتیمان چونکە ما زالت الصحابة يختلفون في أحكام الحوادث وهم مع ذلك متآلفون صحابەکانی پێغەمبەر صلی الله عليه وسلم لەسەر هەندێک ڕوودا و پێشهات جیاوازیشیان هەبوو بۆ چوونی جیاوازیان هەبوو بەڵام لەگەڵ ئەوەشدا هەمیشە دڵەکانیان پەیوەست بوو بە یەکەوە برایەتیان هەر ڕۆژ بە ڕۆژ بەهێز دەبوو ونونە پێغەمبەری خوا صلی الله عليه وسلم لە ڕۆژی جەنگی ئەحزابدا فەرمووی لا يصلين أحد العصر إلا في بني قريظة هیچ کەسێک لە ئێوە نوێژی عەسر نەکا ئیلا لە بەنی قوڕەیظە نەبێ ئیلا لە بەنی قوڕەیظە نوێژەکەی بکە یعنی بۆەوەی زوو بگەنە ئەوێ کاتێک کە بەڕێکەوتن لە ڕێگادا نوێژی عەسر بوو بانگی نوێژی عەسریدا سەحابەکان بوونە دوو بۆ چوون هەندێکیان وتیان مەبەستی پێغەمبەر ئەوە بۆ صلی الله عليه وسلم کە لە ناو بەنی قوڕەیظە نوێژەکەمان بکەین فەرموویەتی فی بەنی قوڕەیظە فی بۆ ظەرفیەتە ڕێک لە ناو ماڵەکانی بەنی قوڕەیظەدا کە جوولەکەکانن لەوێ نوێژی عەسرمان بکەین هەرچەند سوننەت وایە کاتی هەرە باش بۆ نوێژکردن و ئەفضەل وایە کاتێک کە بانگی دا یەکسەر لەو شوێنە نوێژەکەت بکەیت تاخیری نەکەی بەڵام وتیان ئێمە لەبەر فەرموودەکەی پێغەمبەر صلی الله عليه وسلم حتا نەچینە ناو ماڵەکانی بەنی قوڕەیظە لەوێ نەبێ نوێژی عەسر ناکەین چونکە حەدیثەکە ئاوا دەفەرمێ فی بەنی قوڕەیظە کۆمەڵی دووەم وتیان نەوەڵا ئێمە ئێستا لێرە نوێژەکەمان دەکەین مەبەستی پێغەمبەر صلی الله عليه وسلم ئەوە بۆ کە پەلە بکەن خۆتان مەخافڵێنن خۆتان دوا مەخەن لە ناو فریاکەون بە زووترین کات بگەنە ناو ماڵەکانی بەنی قوڕەیظە ئێستا ئێمە نوێژەکەمان بە کورت و پوخت و خاوێنی دەکەین درێژی ناکەینەوە بەدەم ڕێگاوە تەسبیحات دەکەین خێرا خۆشمان دەگەێنینە بەنی قوڕەیظە بەڵام لێرە نوێژەکانمان دەکەین چاولێ سەحابە بوون لەسەر یەک فەرموودەی پێغەمبەر صلی الله عليه وسلم دوو بۆ چوونی جیاواز هەر ئەو زەمەنەی کە ڕەسوول الله صلی الله عليه وسلم خۆی لە ژیاندایە هاتە ئاراوە دەفەرمێ ئەوانە لەوێ نوێژیان کرد ئەو کۆمەڵەش ڕۆیشتن لە ناو بەنی قوڕەیظە نوێژیان کرد دوای ڕووداوەکانی جەنگی ئەحزاب و پێغەمبەریان جێڕایەوە صلی الله عليه وسلم دەربارەی ئەم دوو جیاوازی نێوان کۆمەڵی سەحابە دەفەرمێ فەلەم یعنف واحدا منهم سەرزەنشتی کەسیانی نەکرد نەیفەرموو کاری کەستان ڕاز نییە واتە بە بێدەنگیەکەی بەوەی کە سەرزەنشتی نەکردن دەری بڕی کە کاری هەردووکتان ڕەوایە بەڵام دەستخۆشیشی لێ نەکردن دەفەرمێ فەلەم یعنف دەستخۆشی لێ نەکردن بەس سەرزەنشتی نەکردن یعنی چاکتر ئەوە بوو هەمویان لەسەر یەک ڕاکۆبوونایە کاتێکیش کە لێک ترازان و بوونە دووڕە پێغەمبەری خوا صلی الله عليه وسلم هیچیانی بە هەڵەدانەنا و هیچیانی لۆمە و سەرزەنش نەکرد خوای پەروەردگار بە ئاگامان دێنێتەوە دەفەرمێ والذین كفروا بعضهم أولياء بعض إلا تفعلوه تكن فتنة في الأرض وفساد كبير ئەوانەی کافر و بێبەڕوان هەندێکیان دەبنا پشتیوانی هەندێکی تریان خوای پەروەردگار دەفەرمێت سەرنج بدەن
گاورەکان، جوولەکەکان، مشریکەکان، ملحیدەکان، ئەوانەی ئەهلی کوفرن چۆن پشتیوانی یەکتر دەکەن، پشتیوانی یەکتر دەکەن، خاڵن ناکۆکەکانیان واز لێ دێنن لەسەر خاڵە هاوبەشەکانیان دەگەنە ئەنجامێک و واز لە ناخۆشی نێوانیان دێنن. دەفەرمە ئیلا تەفعلوه، ئەگەر ئێوە مسلمانان ئیمانداران ئاوانەکەن، ئاوان نەبنە برایەک، ئێوەش تەبانە بن، ئێوەش خاڵە هاوبەشەکان بێن و گفتوگویان لەسەر بکەن و بیکەن بە خاڵی پتەوی برایەتیتان و چاوپۆشی بکەن و پشتگوێی خەنە و خاڵانەی کەوا زۆر گرنگ نین و جیاوازن لە نێوانتاندا، ئەگەر ئێوەش ئاوا تەبا و برانە بن تەکون فتنة في الأرض وفساد كبير، ئەوە ناڕەحەتی و ئازار و جێچەڵ لەسەر زەوی پەیدا دەبێت.